ماوەیە کە جموجوڵی چەکدارانی داعش لە سنووری کەرکوک و دبس و داقوق بەدی دەکرێت بە پێی وتەی دانیشتوانی ناوچەکە لە چەند جێگایەک بە گروپ بینراون. هاوکات لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا چەندین جار پێکدادان و ڕوبەڕووبوونەوە لە نێوان حەشتی شعبی و چەکدارانی داعش ڕوویداوە و ژمارەیەک چەکدار کوژراون. هاوڵاتیانی سنووری هەفتەغاری داقوق بەهۆی مەترسیان لە جموجۆڵەکانی داعش نەیانتوانی لێدوان بدەن، بەڵام دەڵێن داعش جموجۆڵی دەست پێ کردوێتەوە و هاوکات داوای هێزی هاوبەشی پێشمەرگە و هێزی عێراقی دەکەن بۆ پاراستنی سنوورەکەیان لە چەکدارانی داعش. ئەوەی کە ویسترین کە داعش ئاساس لەم ناوە وجودی هەیە باوەڕ ناکەم، من تا ئیساکەی شتێکمان نەبینیوە. ئەو کەسش کە ئەڵێ داعش لێیە با پێم بڵێ فڵان کەس بینیوێتی، هەر وتیە و هیچانی شتێکی وان ینی چی سەرنج بێت و خەڵکانی بەس ئەرەونە خەڵکە لە ڕاوکیە ئاژێت، هیچ شتێکیش نییە، هەر دعایی خەڵکیە و باوەڕ ناکەم هیچ شتێکی وجودیان هەیە بەس کەم. بەڵێ داواکاریمان وڵای ئێمە حەزەکەی نێزێکی هاوبەشە بێک و ینی بۆ ناوچەکە باشترە، پێشان پێشمەرگەی لێ ویسە پێشمەرگەی لێ نەماوە. پەرلەمانتارێکی بەغداد دەڵێت ئەو داعشانەی ئێستا جموجۆڵیان لە سنووری کەرکووکەیە پاش ماوەی ئەو چەکدارانن کە لە پارێزگاکانی ناوەڕاستی عێراق لە دەست هێزە عێراقیەکان هەڵدێن. پێی زانیاریەکانی حکوومەتی اتحادی و بە پێی زانیاریەکانی قایمقامی حەویجە داقوق دووس داعش هێزێکی لە منطقەکەی بوونی هەیە. ئەو هێزە پەرەگەندانن کەوا لە ئەنبار و لە شەڕەکانی لە حەویجە ئەوانە کە شکابوون ئێستا یەکیان گرتووەتەوە لە سێکوچکەی کەرکوک تکریت دیالە لەو منطقانە بوونیان هەیە و ئەمە خەتەریان لەسەر ناوچەکە دروست کردووە. بۆ یەکە ئێمە داواکارین کە حکوومەتی ئیتحادی ئەو هێزانە لەو منطقانە تەفروتونا بکە و ئەگەر بۆشی ناکرێ هێزی پێشمەرگەی قارەمانی کوردستان ئامادەیە و پێشم وایە ئەو منطقانە ئەو جۆرە شەڕانە زیاتر بە پێشمەرگە ئەکرێ، بە تایبەتی ئەو شەڕانە شەڕی پارتیزانیە. حکوومەتی ئیتحادی هێزەکانی حکوومەتی ئیتحادی ئەو تەجروبیان لە شەڕی پارتیزانی نییە، بۆ یەکە گەڕانەوەی هێزی پێشمەرگە بۆ ناوچەکە و بۆ بنەبڕکردنی ئەم داعشان لە ناوچەکە بە زەرورێکی پێویستی ئەزانم بۆم قۆناغا. لە دوای کۆنتڕۆڵکردنەوەی مۆست و بەشێک لە سنووری کەرکوک لە ژێر دەسەڵاتی داعش، حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق نەمانی داعشی ڕاگەیاند، بەڵام هەرزوو ئەمریکا کە سەرۆکاتی هاوپەیمانی دژی داعش دەکات ئاشکرای کرد ژمارەیەکی زۆر داعش لە عێراق ماون و دەبێ هێزە عێراقیەکان ڕوبەڕوویان ببنەوە. ئەمە جگە لە نەمانی پێشمەرگە لەو ناوچانە بۆ شایەکی ئەمنی دروست کردووە و پاشماوەکانی داعش ناوە دەردەکەون. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.